مامۆستا مەلا سولێمان پیرۆمەری، یادەوەری دۆست و ئەحباب و یارانی، فیداکاری ڕێی ئیسلامی، یاقوت و ئەڵماس و مەرجانی دەڤەری باڵەکایەتی، ئاجەری هەتوانی برین و دەردانی، یاڵەی کوێوی سەفین و فەریاد ڕەسی ئاوایی، با پشتچێوی من المەهدی إلى اللەحدی، یاساغی فەرهەنگی کوفر و خۆ نەپارێزی زگماچی ئەهلی ئیمانی، پارێزەری یەکتاپەرستی و سێ کوچکەی یانزە بنچینەی ئیمان و ئیسلامی، چەکوچی دادگەری و ئیسلام و شچێنەری شوشەی ستەم و عەلمانی، چابووری شاپووری مامۆستا و مەلا و زانایانی ئاینی، مشتاقی پەروەردگار و پەیامبەری ئاخیر زەمانی، جامانەی سپی و مێزەرپاچی میحرابی، جامەمەرجی کفنی سپی و دوو بەردەچێلی گۆرستانی، سوار چاچی مەیدانی دەعوە و جیهاد و ڕووبەڕووبوونەوەی ئیلحادی، ناڵبەندی کوفر و شیرک و نەخۆشی بێ ئیمانی.